زیاتر لە 2 مانگە فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان موچیان وەرنەگرتووە. پێنەدانی موچە کاریگەری کردوتە سەر هەموو چین و توێژەکان و بازاڕ و شوێنە گشتیەکانیش چۆڵێکی زۆری پێوە دیارە و بە ئاشکرا کاریگەری پێنەدانی موچە بە هاوڵاتیانەوە دەردەکەوێت. کاسبکاران و هاوڵاتیان لە شاری کفری باز لەو بارودۆخە دەکەن بەهۆی بێموچەییەوە لە شارەکەدا دروست بووە. والله من تقريبا 20 ساڵە بەقاڵم لە حياتی شتوامە نەدیە بازار وامە نەدێ بە حياتی ئەوانە هەر هەمووی ڕۆیە ناڕوە هیچ ناڕوات بە قەرزیش مەمنونم خەڵک بسێنێ نایسێنێ ئەوە ژیان نییە و خەڵکەتە والله گیریانم تێ بۆ خەڵکە والله زەلامەیە 100,000 دینار دابێ مام کرد 100,000 دینار ئەدام نیەتی ڕۆیمە قەرزم کرد 2 ملیۆن برادر وەکو قەرز کردێت دامەتە برادر چی برادرمێکی 100,000 دایە پیان ئەمە حاڵە ئەمە ژیانە خۆیانش لە ڕازبەکە لە بەغاو بەرەگرن ئێرێت و تەحمل چی مێکاکە بە قورئان هەتا بەیانی گیریانم بۆ خەڵکەتێ ئەمە ناتوانن خاوەنمانکە برە ناتوانم خاوەنمانکە بدەستی کترۆ بیدە دەستی کترۆ برە بدەستی کترۆ نایدەن دەست کەسۆ هەرێکی مەڵک باوکیانە و تەواو. والله قوربان چاوتە معلومە لای هەمومان کوردستان هەمومان نەفس مەعاناتمان هەیە خاصن کفری ئێمە شارێکی بەلاخراوەین چۆنەڵێ زۆر هیچ خزمەت گوزاریەکان ئەوە نییە لە ئاسی ئەم شارە بێ چکە ئەم شارە زۆر خەباتی کرد و زۆر هێنی کە قوربانیدا بەڵام ئێتە ئەوە نییە وەکو ئەوەش نێسە ڕاتبەکەش هاتەتە سەری بەخوای ئەمە خەڵکانێکە زۆر کەس ئەتێن ینی خەڵکی زۆر لە ڕووی نایە داوای هاوکاری و شتوا بکە ئەتێن بۆ لامە بەم ڕۆژگارە گەشتێتی مۆزەفە و ئەوەی نەخۆشی هەیە لە ماڵەوە ئەوەی یەتیمی هەیە ئەوەی چکرد ڕاتبەکە نییە ڕاستی یعنی تۆ 2 مانگەمە زۆرە 64 ڕۆژ پێش ئێستا حکوومەتی ماوە بەسەرچوو موچەی مانگی 4 بە فەرمانبەرانی دا ئێستا لە مانگی 7 داین و چارەنووسی موچەکانی مانگی 5 و 6 فەرمانبەران نادیارە فەرمانبەرێکیش دەڵێت خەڵک و فەرمانبەران گەشتونەتە ئەو پەڕی ڕادەی هیلاکی ماوەی زیاتر لە 60 ڕۆژ تێپەڕ دەبێت بەسەر دابەشنەکردنی موچە ئێمە وەکو موچەخۆران خەڵک بەگشتی گەشتووەتە ئەو پەڕی ڕادەی هیلاکی لەبەر ئەوەی موچە وابەستەی ژیانی ڕۆژانەی خەڵکە منێکی موچەخۆر مامۆستا فەرمانبەر کە موچەکەی وەردەگرێت دێت لە بازاڕەکانە بژێوی ژیانی پێ ئاڵوگۆڕ دروست ئەبێت پێویستەکات لەسەر خەڵک هۆشیار بێت لەوەی داکۆکی لە مافی خۆی بکە بە نمونە ئەبینی شارێکی وەکو کفری سەروی 190 دانیشتوانەکەی موچەخۆرە ئەبینی ئەو بازاڕەکەیەتی ینی خامۆشیەک قەرزێکی زۆر لەسەر دوکاندارەکان کەڵەکە بووە خامۆشیەک بە بازاڕەوە دیارە بۆیە گەیشتووەتە ئەو پەڕی تووڕەییمان لە داواکردنی قوت و ماف و موچەکانمان. بێگومان دۆخی فەرمانبەران بە تایبەتی و هاوڵاتیانی هەرێم بەگشتی لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدان چونکە خەڵکی وا ڕاتووە بە تایبەت موچەخۆران کە چاوێن لەو موچەیە بێتەوە بۆ 2 مانگە چێت موچە نەدرا و هیچ ئومێدێکیش نییە و هیچ دڵسۆزیەک لە هەردوو حکومەت بەدی ناکرێ و لە ئەنجام ئەمەی پێشینانێ مەوتویانە کاسەی پڕم ئاشتی ماڵە و ئەگەر موچە نەبێت ئەگەر بژێوی ژیان باش نەبێ کێشەی کۆمەڵایەتی دروستە بێ خەڵکی لە ڕووی دەرونیەوە زۆر لە حاڵەتێکی دڵەڕاوکێ و خەمۆکیدان لە ڕووی داراییەوە خەڵکی گیرفانی بەتاڵە و هەر تەنانەت مناڵەکانی شەزانن کە وەزعی دارایی خراپە. موچەخۆران و فەرمانبەرانی ئەم هەرێمە ماوەی 11 ساڵە چاوەڕوانی هەواڵی هاتنی موچە دەکەن کە مافێکی سەرەتایی خۆیانە بەڵام نە حکوومەتە ماوە بەسەرچۆکەی ئێستا و نە حکوومەتەکانی پێشوش نەیانتوانی کێشەی موچەی فەرمانبەرانیان چارەسەر بکەن و لە کاتی خۆیدا موچە بە موچەخۆرانیان بدەن. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کفری.